55 سال 60 ساڵە بێت جامانەم لەسەرایە 15 ساڵی وا بەسەرمە جامان جامانە هەموو نوعێکیە ڕەشی هەیە سوی ئەو جامان ریشکی هەیە جامانەی سوور هەیە قاوایی هەیە ئەنواع هەیە جامانە بەس من تقریبا 30 ساڵ 40 ساڵەوەی جامانم بەسەرەوەی هەرم من ئەم شێوازانم شەوەی سوورێ من نایکەین زەر و سوورمانەش من نەبینی و من 20 ساڵەمەوە پێش 30 ساڵەمەوە پێشێرە باتیدایە باسەدان کەس جامانی لەسەر بوو ژلی کوردی لەبەر بوو یعنی سز بۆ ڕۆژهەڵاتی کوردستان شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بگەڕێ بڕۆ قەلازێ و ڕانێ بگەڕێ ژنی کورد پشتێنێکی دەمەتری بەستووە جلی کوردی لەبەرە لێرە تۆ ئەو لەمە ئەو هێرشەی کە دوژمنی کاتە سەر کورد تەنیا بەچە کورد تەقەمەنی و ئاسن نییە هێرشی توانەوەی کەلتورە خەڵکی لادێ ترێم عادەت بوو یعنی ترخواعی بوو شترە لەسەرا بێ قسێکە ئەوە بوویتر لە لادێ بڕۆژ هەموو جامانی هەر لە هەوڵەوە سیر کە فلیم پێشمەرگەکان بزانم هەمووی جامانی بەسەرۆ نییە دوای هات نەشارەوە کە جامانیان فرەدا بۆی ئەویان بەسەر ئێمە هاوە ئەدە سێ فلیمەکان کۆنەکانیان بکە بزانە یەک پێشمەرگی سەر ڕووتی تەیە ئیسە تاکوتەران لەسەرایەتی عاد لەم سەر بۆ سەربڕان من نەبێ و من و کاکتەی بە کەس لەسەرمان نییە لەسەریان نییە جاران یان دوانیان سیان لەسەرانە بگەن هەمی لەسەریا بوو وەڵا ئایتر پیانە گووانە سەر ڕوتن یانەوانە مۆزەفن شتێکی وایە جامانەی پیاوە ئەوە پیاوەی کاتە سەری پێش زامانە مشکی لەسەر کراوە ئەوەی من بەبیرم بێت لەوانەیە خۆی زانی چۆنە معمەلی هینەکە پیا بووە جامانەکە هەرزانتر کەوتەوە مشکیە بۆ زۆر گران مشکی ژێ ئێستاش بە 200,000 دیناری نادەن کاک فەرقی هەیە وڵات دەوڵەمانەکە زیاتر مشکی لەسەرەکە هەبوو مشکی و جامانی تێکەڵەکە جوانکارەی تر هەیە هەڵیە بەریشەکەی هەڵە بەسێت هەیە بەچینەی لێە بە چوار دەورەکەیە ئەنواعی هەیە ئەوە کی و جامانە تێکەڵە کراوە پیاوی پیرە و تا فەقیانە و جامانەوەی ئەبەستۆ خەڵیسا من ڕەم بێ بڵێن چیەڵێ ئەدەی نییە ئەم جامانە فڕێ دەڕەم بێ فڕێ نەدەم لە ڕوومەڵ نایانی بگەڕێم بم هینا بەسەر ڕووتی تا لە ماڵ خۆمان مەگەر کاتی خەوتن داینێ ئیسا ڕەش لە سەرگا و کاتە ڕژ نەبوو هەر سپیە بوو اینجا سپیەکە چیوتیان تێگرت چیوتەکە شینێکە ئەوە بوو هینا هین نەبوو ڕەش ئەو کاتە نەبوو ئێستا ڕەش هەیە و لە سنووری سلێمانی ئەو ڕەشە زیاتر باوی هەیە من لەو باوەڕام ئەوەی کە جامانەی بەسەر نەبێ ڕێمە بڵێم کورد نەبێ ئەوسا قەت کەس سیاسەتی نەبوو خەڵ خۆشەویستی دۆستایەتی بەکالاوە کەی ئیسەوەکو ئیسەوا بوو ڕەمزی حیزبایەتی و مزبایەتی هەر نەبوو تر ئێمە خۆشەویستی مەنتیقی خۆمان دیەکەی خۆمانمان بەلاوە خۆشتر بوو تا حیزبایەتی لە لادێ و قەزی سیاسەتۆمانە نەبوو ئللا هەر جامانی بەسەرەوە بووە کابرا حیزبی شیوعی بوو پێشمەرگە بە هەموو جامانیان بەسەرەوە بوو پارتی بۆ هەر جامانیان بەسەرەوە بوو ترەوەی کە هەبوو کاتە جامان لەسەرەوە بوو معنای وایە هیچ جیاوازیەکیان نەبوو لەناو ئەوانە کە بڵێ چۆن بێ ڕاپەڕین ڕێمە بڵێم ئەوە پیا بوو بێ ئەنە خۆ بەرزانی خۆی ببینە جامانەی سووری بەسەرەوە هی خۆمانی بەسەرەوە با بە خۆمە وانە ئەو کاتە ئەمە هەر نەبوو لەم دوایە بوو بەم حەسابەوە هینانە کوا هەبوو